بەڵێتر ئەمڕۆ وادەی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق بۆ تۆمارکردنی ناوی کاندیز پارت و لایەنە سیاسیەکان دیاری کردبوو کۆتایی پێهات ژمارێک پارت و هەڵپەیمانەتی و کاندیدی سربەخۆ خۆیان تۆمار کردبووی کە لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا بەشدار بن. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەڵێت ئەوەی ماوەتەوە دیاریکردنی وادەیە کە لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بۆی کە هەڵبژاردن لە چ کاتێکدا بەڕێوە بچێت. پێدەچێت کۆمسیۆن خۆی ئاماژەی بۆ کردووە کە 5 ئەیلولی پێشنیاز کردو بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەوکات ئاماژەکان بۆ دەچن کە لە مانگی نێوان 9 بۆ 10 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. بەڵام پارت و لایەنە سیاسیەکان لە ئامادەکاریدان گفتوگۆ لەگەڵ یەکترەکەن بۆی کە بە شێوازێکی باش و دموکراسیانە هەڵبژاردن بەڕێوە بچێت. لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە کەلارەوە لەگەڵم دەبێت. بەڕێز بەڵێن ئەم کاتت باش سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەی بۆچوونی جەنابێت هەروە حیزبەکەتان سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بزانم ئایا هیچ وادێکتان پێشنیاز کردو پێتان باشە کەی ئەم هەڵبژاردنە بکرێت؟ زۆر زۆر سپاس سڵاو بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24. بەڵێ لە دوو ڕۆژی ڕابردوو سەرۆکایەتی هەرێمی کوردستان پەیوەندیان بە ئێمەوە کرد سەبارەت بە قسەکردن لەسەر وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئێمە خۆتان دەزانن ئێمە سێ لایەنی سیاسی هاوپەیمانمان هەیە، هاوپەیمانیمان هەیە بە ناوی لیستی هاوپەیمانی هەرێمی کوردستان. ئێمە وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان و حیزبی سۆشیالیستی دیموکراتی کوردستان و حیزبی شیوعی کوردستان هەر سێلامان ئێمە ئەوە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە. ئەو دەسەڵاتە حەسریەن بۆ سەرۆکی هەرێمە بەپێی یاسا و ڕێساکان. بۆیە هەر کاتێکی کە جەنابی سەرۆکی هەرێم بە گونجایی بزانی ئێمە پشتیوانی لێ دەکەین. هیوادارین کە هیچ کۆست متەگەرەک دروست نەکەی لە بەردەم بڕیاردان لە دەستنیشانکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ کە دوان نەکەوی چکۆ چەندین جارە پەرلەمانی کوردستان دوا دەکەوی ماوەی نزیکەی 2 ساڵە ئێمە لە موسسەیەکی دەستوری و شەرعی هەرێمی کوردستان لە فراغداین بۆیە چەند پەلە بکرێتن و هەوڵ بدرێت کە لە نزیکترین فرسەت هەڵبژاردنەکە بکرێتن و ئێمە باسی ڕۆژ ناکەین. مەوعید لای جەنابی سەرۆکی هەرێمەوە دەسەڵاتی ئەوە هەر ڕۆژێکی دانەوە کاتێکی دانە ئێمە پشتیوانی لێ دەکەین. بەڵێ بڕیارە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکەش قسە بکات بۆی کە ئەم وادەیە دیاری بکەن ئایا لەگەڵ ئێوە کۆبوونەتەوە یا وادەی کۆبوونەوەتان هەیە لەگەڵیان؟ نەخێ لە ڕێگای تەلەفۆنەوە پەیوەندیان بە ئێمەوە کردیەوە پەیوەندیان بە برادرانی حیزبی شیوعی و سۆشیالیستیش کردی وەکو لیستی هاوپەیمانی نیشتیمانی هەر سێلامانەوە ڕێئیمانە. باشە لەو ماوەی کە دیاری دەکرێت ئەگەر لە نێوان مانگینەوە بۆ دەبێت تا ئەو ماوەی کە کات هەیە بۆ ئەوی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت پێتان وایە ئایا دەتوانرێت لەو ماوەیە سەرجەم لایەنە سیاسیەکان ئامادەکاری خۆیانیان کردو ئێوە وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستانیش بە هەمان شێوە کاتەکەی بەشی ئەوەندە دەکات؟ هەموو لایەنە سیاسیەکان ئەوەندی ئەماگادارین هەموو لایەنە سیاسیەکان ئامادەکاریان کردووە و کۆمسیۆن ئامادەکاری کردووە. هەموو لایەنە سیاسیەکانی کە بڕیاریاندا بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەن قەوارەی خۆیان تۆمار کردیە، لیستی کاندیدەکانیان پێشکەش کردووە و موافقەی سەرەتایی کۆمسیۆن بۆ لیستەکان گەڕاوەتەوە، ژمارەی لیستەکان تیر و پشتی بۆ کراوە. هیچ کێشە و گرفتێک نەماوە لە ڕووی تەکنیک و لە ڕووی شێوازی بەڕێوەبردننی انتخابات. ئەو کێشانێک کە پێشتریش هەبوو لە ڕێگای کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە چارەسەر کرا. ئێستا هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی ئێمە ئاگادارین هیچ کام لە حیزبەکانی کە بڕیاریاندا بەشداری هەڵبژاردن هەموو چاوەڕێ ئەو وعدەیە دەکەن کە سەرۆکی هەرێم وەکو دەسەڵاتی خۆی بەکاری بینی و دەستنیشانی بکاتن بۆ ئومێدێکی هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە کەش و هەوایەکی دیموکراسیانە دادپەروەرانە بەڕێوە بچیتن و نەتیجەیەکی دڵخۆشکەر بۆ هەرێمی کوردستان و بۆ لایەنە سیاسیەکان بیتن کە بتوانین پەرلەمانی کوردستان جارێکی تر بکەوتەوە کار ئەو دامەزراوە شەرعیە لە هەرێمی کوردستان بکەوتە سەرسکەی خۆی. دوای ئەوەش بە تاکید حکومەتی نوێ تەشکیل دەکرێت بۆ
بەڕێوەبردننی ئیدارەدانی هەرێمی کوردستان. بەڵێ ضرورەت و پێویستی بەڕێوەچوونی هەڵبژاردن و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان تا چەندە گرنگە لەم ماوەیەدا کەیتر ماوەی یاسای پەرلەمانی کوردستان کۆتایی پێهاتوە کاریگەریەکانی چۆن دەبینن ئایا تا چەندە پێداگرن لەسەرەوەی کە ئەبێتم هەڵبژاردنە بکرێت و پەرلەمان کارا بکرێتەوە؟ بەڕای ئێمە لە سەرەتاوە ئێمە لەگەر هەر لەو ڕۆژێک کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواو بێمەوەکو حزبی زەحمەتکێشان لەگەر ئەوەدا بووین انتخابات بکرێتن، یعنی هیچ بیانۆک نەبوو بۆ تەعزیرکردن و درێژکردنەوەی عمری پەرلەمانی کوردستان. دوای ئەوەش چەند جار کاتی هەڵبژاردن دیاریکرا و بەهۆی کێشەی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان دواخرا. ئیتر ئێستا هیچ بوارێک لە بەردەم لایەنە سیاسیەکان نەماوە کە خۆ بدزینەوە لە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دادپەروەرانە لە هەرێمی کوردستان. چونکە بەڕاستی ئەو جارە دوازارە ئەگەر ئەو هەڵبژاردنە لە ماوەی ئەو ساڵ نەکرێتن بە زووترین کات، یعنی ئەمە دەکەوینە فەراغەشی دەستوری و کێشەیەکی گەورەی دەستوری بۆ هەرێمی کوردستان دروست دەبی. بۆیە ئەوەندی من ئاگادارم هەموو لایەنە سیاسیەکان لەگەر ئەوەدان کە لەو مدەی لە پێشمان ماوە سەرۆکاتی هەرێم کاتێکی گونجاو دابنێ بۆ بەڕێوەبردننی ئەو هەڵبژاردنە. بەڵێ کاک بەڵندیارە لەسەر میکانیزمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەش پێشووتر مشتومڕێکی زۆر هەبوو کە ئەو هەڵبژاردن بەسەر چەند بازنێکدا دابەشکراوە لە هەرێمی کوردستان دواتریش پرسی پێکاتەکان بۆ میکانیزمێکی ئێستا لەسەری ڕێککەوتون پێتان وایە هەڵبژاردن وکو خۆی بەڕێوە دەچێت و ئایا ئەمە دەتوانێت لە ئاست داواکاری خەڵکی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی بێت؟ دیارە ئێستا بڕیارەکە وەرگیرا هیچ قسەکردنێک لەو بارەوە بە تاکید ئەمە پێشترێ هەڵوێستی خۆمان ڕاگەیاند بوو سەبارەت بە شێوازی بەڕێوەبردننی هەڵبژاردن کە لە یەک بازنەی وەکرا بۆ 4 بازنە کە ئەمە پێم وایە ئەوە کاری پەرلەمان بوو دەبایە بیکاتن، بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی پەرلەمان عمری درێژکرا بۆ و بەنایاسایی لە قەڵم بەنادەستوری لە قەڵمدرا محکەمەی ئیتیحادی و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەو شێوازە هەڵبژاردنەی سەپان بەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئێمە لەگەر ئەوەی بووین کە هەرێمی کوردستان یەک بازنەیبی، بەڵام بەداخەوە ئێستا تەواو بووە، بۆیە ئێمە سەرڕای ئەوەی کە تێبینیشمان هەبوو، بەڵام ئێمە بەشداریەکی جددی دەکەین لە هەڵبژاردن، چونکە هەڵبژاردن مافێکی ڕەوای خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکانە بۆ ئەوەی خەڵکی کوردستان بێنە سەر سندۆقەکانی دەنگدان و نێنێری ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن. بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان، زۆر سپاس لە کەلارەوە لەگەڵ کوردستان 24 بووی.